ئێمە بە هەموو شێوەیەک ئیدانەی ئەو هێرش و پەلامارانە دەکەین کە لەلایەن دەوڵەتی تورکیاوە دەکرێتە سەر هەرێمی کوردستان و پێشەلکاری دەکا بەرامبەر بە سیادەی هەرێمی کوردستان. ئێمە پێمان وایە ئەم هێرشانە کاتی ئێستا نییە، ئیمانگێک نییە، ئی ساڵێک نییە، بەڵکو لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە هێرشەکانی تورکیا بەرامبەر بە هەرێمی کوردستان دەستی پێکردووە. ئەمەش بە بەرنامە و پلان دەکرێتن، چونکە دەبینین لە ئێستادا کۆمەڵگەی نێودەوڵەتی و دەوڵەتانیش تا ڕادەیەکی زۆر بێدەنجیان هەڵبژاردووە بەرامبەر بەو هێرشانەی تورکیا کە دەکرێتە سەر هەرێمی کوردستان، دەتوانین بڵێن دەکرێتە سەر عێراقیش. بۆیە ئەمە بە پلانە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە مێژوودا دەوڵەتی عوسمانی و کەمال ئەتاتورک کاتێکە داگیرکاریان کردووە بەرامبەر بە هەرێمی کوردستان، لە ئێستادا ئەردۆگان دەیەوێتن بە هەمان شێوەی ساڵانی ڕابردوو هەوڵی ئەو داگیرکاریە بداتەوە دووبارە، نەک بەرامبەر بە هەرێمی کوردستان و بەرامبەر بە باشوور، بەڵکو دەبینین بەرامبەر بە بەشی خۆر ئاواژ لە سووریادا داگیرکاری کرا لەلایەن تورکیاوە. بۆیە ئەم هێرشانە بە پلان و بە بەرنامەیە لەلایەن تورکیاوە دەیانەوێ داگیرکاری بکەن و پێشەلکاری بکەن بەرامبەر بە سیادەی هەرێمی کوردستان. و بەڕاستی جێگەی داخە لە ئێستادا کە دەبینین بە ناو قیادەی کوردی بێدەنجی هەڵبژاردووە لەسەر ئاستی سەرۆکایەتی هەرێم، بە ناو سەرۆکایەتی حکوومەت هیچ جۆرێک لە ئیدانە و هیچ جۆرێک لە لێدوانیان نییە بەرامبەر بەو هێرشانە، لە کاتێکدا کە لەسەر ئاستی عێراق بەشێک لە قیادەکانیان قسەیان هەیە، بەڵام بەداخەوە کە بە ناو قیادەی کوردی هیچ هەڵوێستێکیان نییە بەرامبەر بەو هێرش و پەلاماردان و داگیرکاریە. بۆچی؟ لەبەرەوەی نەک هەر تورکیا، ئێمە دەبینین لە چەند ساڵی ڕابردوو شاری کۆیە کرا بە ئامانج لەلایەن وڵاتی ئێرانەوە، دیسانەوە موشکباران کرا، دیسانەوە لەو سنوورەش کاربەدەستان و دەسەڵاتداران هیچ هەڵوێستێکیان نەبوو. نەک ئیدانەی ئەم جۆرە پەلاماردان و هێرشانە ناکەم، بەڵکو ئێمە پێشبینیمان وایە کە چاوساغیشیان لێ بکەین. ئەوەتە دەبینین لە منتیقەی شیلات زێ و دەڤەری ئامێدی و پارێزگای دهۆک بە گشتی ڕۆژانە هێرش و پەلامارەکان بە چاوی خۆمان دەبینین کە خەڵک خۆپیشاندان دەکات، دەبینین هێزە کوردیەکان بڵاو بۆ خۆپیشاندانانە دەکەن، یعنی پشتگیری خۆپیشاندانیش ناکەن. ئەوانە جۆرێکە لە ئەمیربوون، جۆرێکە لە جاشایەتی دەسەڵاتی کوردی لە بۆ وڵاتانی دوژمن و دەرحەق بە گەلی کورد. ئەو هێرش و مەترسیانەی کە لە ئێستا لەسەر هەرێمی کوردستان دروست بووە مێژووکەی بۆ ساڵانێکی زۆر دوور و درێژ دەگەڕێتەوە. هەڵبەتە ئەمە تازە نییە کە وڵاتانی دراوسێ هێرش دەکەنە سەر خاچی هەرێمی کوردستان، بە تایبەتی کوردستانی باشوور. دەبێ گەلی کورد زیاتر لە هەر کەسێک و حیزب و لایەنە سیاسیەکان حەز بەو مەترسیانە بکەن کە دەوڵەتی بێگانە، دەوڵەتانی دراوسێ مەترسین بۆ ئەم پارچەی هەرێم. بەچی دەبێ ئێمە حەز بۆ مەترسیانە بکەین؟ گرنگترین شت ئەوەیە گەلی کورد لەناو خۆیدا یەکگرتو و یەکدەست بێ لە بەرامبەر دوژمنانی گەلی کورد. ئەگەر ئێمە بێت و یەکگرتو و یەکدەست نەبین، ئەوە دۆڕاندومانە بەرامبەر وڵاتانی دراوسێت، چونکە ئێمە بەڕاستی بێپشت و پەناین. بێپشت و پەنایەکە بۆ دەگەڕێتەوە ئێستا بڵین ئەمریکا کە وڵاتێکی زلهێزە لە چەند ڕۆژی ڕابردووە دەوڵەتی تورکیای چۆن بڵێ ئەرمەنەکان بە جینۆساید ناساند. باشە لە هەمان کاتیشدا دەبینین لە بەرامبەرەوەدا گەورە سەرکردەکانی پارتیگرەکارانی کوردستانی دەیان ملیار دلاری تەرخان کردووە بۆ دەجیکردنیان. ئەم سیاسەتە دووفاقیە لە پایچی و ئێمە دەبێت لە بەرامبەر ئەم بڵێن مەترسیانە یەکگرتو و یەکدەست بین بۆ ئەوەی وڵاتانی دراوسێ نەتوانن زەفەر بە گەلی کورد بەرن و هەر یەکە و هەر حیزبە و هەر لایەنە و بە ئاوازێک نەخوێنێ. سەرکردایەتی سیاسی کورد پێویستی با کۆدەنجیەکەیە لە بەرامبەر هەموو ئەو مەترسیانێکەوە ئێستا کە دەبینین کە تورکیا بە تایبەتی بە درێژایی چەندین کیلۆمەتر هاتۆتە قوڵایی هەرێمی کوردستانە و مەترسی و هەڕەشەیە بۆ سەر ئەم پارچەی کە ئێستا کە هەیە. یان فەرمونون ئێمە بێت و مفاوەزەت بکەین لەگە عێراق کە تاوە سنوورەکانمان بدەوتر بکەین بۆ ئەم قوارەی هەیە کە نەفەوتێ و لەگەڵ ئەوەشدا هەوڵی ئەوە بدەین کە یعنی کورد هیچی تر نەکوژرێت بەدەستی وڵاتانی دراوسێ. تورکیا لە ئەو خەونە گەورەی کە هەیەی ینی دەیەوێت چۆن بڵێ بگەڕێتەوە سەردەمی دەوڵەتی عوسمانی، ئەم کۆیی کە ئێستا ئێمە لە سەری دەژین، من توی هاوڵاتی لە سەری دەژین،
ئەمەش لە ناو نەخشەکەیدا هەیە کۆی چییە ئەنی هەدەفی ئەوەی بچێت شارەکانی تریش وەکو کەرکووکە وەکو سلێمانی وەکو لێرە لە نەخشەکەی خۆیدا هەیە کە داگیری بکات مووسڵە لە نەخشەکەی خۆیدا هەیە داگیری بکات ئامانجی ئەوەیە جاریشکە دەوڵەتی عوسمانی زیندوو بکاتەوە. بەداخەوە کە ماوەی دەمێکە کە هێرشک تۆ بارانە سەر هەرێمی کوردستان بەردەوام هەیە بەڵام بەم چەند ڕۆژەی دوایی ئەو هێرشانە زۆر چڕ بۆتەوە بەداخەوە کە ئەمەش کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر هەرێمی کوردستان چ لەسەر خاک وەکوونەتەوە چ لەسەر ئەوەی کە ژینگەی هەرێمی کوردستان دەخاتە ژێر مەترسیەوە بەداخەوە دیارە بۆ چوونی من تورکیا بوونی هێزە چەکدارەکانی وەکو پەکەکەی کردوتە بیانوو لە بۆ تێکچوونی ئەو ژینگەی کوردستان بەڵام پێم وایە پلان و بەرنامەی تورکیا زۆر درێژخانترە لەوەی کە هەیە کە شتەکەی لە قالبی پەکەکەدا بەرتەسە کردیتەوە بەڵام پێم وایە ئامانجی ئەوەیە کە دەیەوێ بەگشتی ژیان لە هەرێمی کوردستان بشێوێنە لۆیە دەیەوێت ئەو پلان استراتیجی کە هەیەی کە وەسترنەوەی قەوم نەتەوەی کورد و لێک هەڵۆشانەوە کیانی کوردی بە بۆچوونی من ئامانجی سەرەکی ئەوەیە کە وەکو باسم کرد کە دوورمەودایە بۆ ئەوەی کە کیانی سیاسی کورد و یەک پارچەی کورد لە تەواوەتی هەڵبۆشێنێتەوە هۆکاری بێدەنجێک لە دەرەوەی ئیرادەی سیاسەتی لایەنە سیاسەکانە بچکە برێ و نەرەی کە کوردستان وڵاتێکی داخراوە کە لە تیۆریە جیۆپۆلیتیکیەکان پێیان دەورێن وڵاتە داخراوەکان ئەوانی کە لەسەر دەریانین دیارە پەیوەستبوونی هەرێمی کوردستان بە دنیای دەرەوە چ لە ڕووی بازرگانی چ لە ڕووی هاموشۆ و هاتوچۆ و گەشت زۆر کەرتی تریوەکو گەشت و گوزاری و ئەوانە دەکەوێتە ناوچەیەکی گۆشە گیر و ئینعیزال بۆیە ناتوانێن هەڵوێستێکی ڕوونیان هەبی بەڵام ئەوەش ئەوەی ناگەینێ کە لایەنەکان بێدەنگن دەکرا لایەنەکان ئەوانیش کیانی سیاسی کورد لایەنی سیاسەکانی کورد زۆر کارتی تر هەبوو بەکاری بینن لە بۆ ئەوەی کە بتوانن ڕێگری بکەن لەو هێرشەی تورکیا کەواتە بەشێک لە هۆکارەکەی لەوەی دەگەڕێتەوە کە مووقع و شوێنی هەرێمی کوردستان کە وڵاتێکی داخراوە لەوانەیە نەتوانن هەڵوێستێکی ڕوویان نەبی بەشی دووەمیان لەوە کەم تەرخەمی خۆیان دەگەڕێتەوە کە ئەو ڕێککەوتن نامە سیاسیانەی کە لە بەشێک لە ڕێککەوتنی سیاسانی لە بەرژەوەی خۆیان ئەنجامیاندایە ڕێگرە لەوەی کە هەڵوێستێکی ڕوون و واضحیان هەبیتن.